دوای ئەوە بڕۆ والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. خۆی پەروەردگار دەفەرمێ ئەوانەی داوێنیان پاکە. جا داوێن پاکی لە کوێ دەست پێ دەکات؟ لە چاوەوە. ئەو کەسانەی کە چاویان نابڕنە ناموسی خەڵک، خێزانی خەڵک، کچی خەڵک، هەر یەکێک لە ئێمە بەڕێزان سەیری خۆی کە ڕۆژانە تۆ تاقی دەکرێتەوە. ئەگەر سایەخی تەکسیەکی سایەخی پاسێکی ئەو هەموو ئافرەتەی دێتە بەر چاوی تۆ لەگەڵ تۆ ئاسەر دەکەوێت. ئەوە هەمووی ئەمانەتی خەڵکە لە لای تۆ. ئەگەر مامۆستایەکی لە خوێندنگادا ئەو هەموو کشە لە بەردەمتایە. ئەگەر دەچیت کاسبی و دەچێ ماڵانەوە ئیش دەکەی خێزان و مەحرەمی ئەو ماڵە بە حرمەتەوە دێ خواردنت پێشکەش دەکا، ئاوت پێشکەش دەکا، بە خێراتنت دەکا. لە نەزەری چاوەوە زینا دەست پێ دەکا. ئەو کەسانی لە چاوەوە حتا داوێنیان لە بەدڕەوشتی دەپارێزن. ئەوانەی کە جنسی خۆیان کە خوا غەریزەی لە جنسا دروست کردووە لە ئینسانە بۆی بەردەوامی بەژیان هەبێ، لە نیکاحی شەرعیدا بەکاری دێنن، لە زەواجی شەرعیدا، لە هاوسەری حەڵاڵی خۆیاندا. جا سەیری وردی قورئان کەم فإنهم غير ملومين. کاتێک کە تۆ بە شەرعی خوا هاوسەرت هەیە، لۆمەکراونی، خوا لۆمەت ناکە، حەڵاڵی خۆتە، ئارەزوەکانی خۆت بە حەڵاڵی وەردەگری، خوا پاداشتیشت دەکا لەسەری. لای خەڵک لۆمەکراونی، کەسێک سەیری کچی خەڵکێک کە سەیری کە باوکی چاوی لێتی تەریق دەبێتەوە، شەرم دەیگرێ، لۆمەکراو دەبێ. بەڵام کاتێک کە تۆ لەبەر چاوی ژمبراکان تا دەست دەخیتە دەستی خێزانتەوە شانازیت پێوە دەکەن، بۆ خۆیان باسی دەکەن ئەوە مێردی خوشکەکەمانە، ئەوە زاوامانە، چونکە بە شەرعی خوایە خەڵک لۆمەت ناکە، ناترسی، تەریق نابیتەوە. هەروەها لە لای خۆشت بەڕێزان لۆمەکراونی، لە لای خۆشت لۆمەی خۆ ناکەی. بەڵام ئەگەر لە نەزەرێکەوە حتا وەکو دەکاتە بەدڕەوشتی و داوێن خراپی و داوێن پیسی ئینسان ئەنجامیدا، واللهی ژیانی دەبێتە ژان. فەئولایکە هم العادون. دەستدرێژیت کردوتە سەر خۆت، کەس محاسبەت نەکا، نەفست محاسبەت دەکا. هەموو ئەوانەی کەوا زیناش بە ئاشکرا دەکەن لەو ئەوروپایە، بەس بزانەوانە خۆکوشتن تیاندا چەند زۆرە، چەند سووکن لەبەر چاوی خەڵکانی بەڕێزدا، چۆن ئایدز هەڕەشیان لێ دەکا، یەک دەقە ویژدانیان ئارام نییە، تەندروستی دەرونیان نییە، لە خۆیان ئەمینین کە تووشی ئایدز نابن، کە ماڵوێران نابن، ئەوانە دەستدرێژیکارن. بۆیە هەیە نوێژیش دەکا، بڕوابتان بێت زەکاتیش دەدا، خێریش دەکا، بەڵام لەو لاوە گرفتاری ئەوەیە ترازاوە، خیانەتی هاوسەری دەکات، لە پشتی هاوسەرەکەی خۆی و پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی تردا هەیە. ئافرەت هەیە نوێژیش ڕەم پێ بکا و ڕۆژی ڕەمەزانیش بگرێ و خێریش بکە، بەڵام لەم ڕێگایانەوە خەلەلەکەی بۆ دروست بۆ ڕەم بێت چاوی لەسەر پیاوێکی نامەحرەم بێت، تووشی خیانەتی هاوسەری بوو بێ. ئەوە لە دادگاکان، لە توێژەرە کۆمەڵایەتیەکان، لە دەروون ناسەکان، لە کۆمەڵناسەکان پرسن، کۆمەڵگە ئەمانەشی تێدان، بۆیە خواخۆیەتی خۆی لەناوبەرێ. ئەو ژیانی کە لە هیچی کەم نیە لە لای ژانە، خەلەلەکەی تۆ دەبێت لەم خاڵەدا دروست بوو بێ. قورئان دەفەرمێت لێرەدا پشکنینت بۆ خۆت کرد دەرچۆ،